من ئاران نەجات تۆفیق خوێندکار لە کۆلێژی هەڵەبجێ هاوبەشی کوڕان توانیم بە کۆنمرەی 686 تێک ڕاینەوە هەشت خۆی 12 تێپەڕن. سەرەتا دەمەوێت سوپاسی خوای گەورە بکەم کە ئەم پازڵە گەورەی پێبەخشیوم، هەروەها سوپاسی خێزانەکەم بکەم کە توانیویانە بە درێژی لەگەڵم بن و هەروەها سوپاسی مامۆستا بەڕێزەکانەکەم کە بە درژای خۆی 12 لەگەڵ مابوون و زۆر خەمخۆر بوون. لێرە لە کۆلێژی هەڵەبجێ هاوبەشی کوڕان کۆمەڵێ پرۆگرامی سوودبەخش هەبوون. یەکێک لەو پرۆگرامانە پرۆگرامی ATTە کە مامۆستاکان دوای داوامی خۆیان لێرە ئەمانەوە بۆ جوابدانەی پرسیارەکان و هەروەها ئێمە زۆر سوودمان لەو پرۆگرامانە بینیوە. لێرە مامۆستاکان زۆر خەمخۆری ئێمە بوون، هەر لە سەرەتای هاوینەوە هەتاکو کۆتا تاقیکردنەوە لەگەڵ ئێمەدا بوون و هەنێن دەدەین بۆ ئەوی کۆڵ نەدەین. بە تایبەتی ئێمە سوپاسی مامۆستای کیمیام بکەم کە شەوانە بۆ هەواڵپرسین و هەروەها بۆ لایەنی باری دەرونی هات سەردانی دەکردین. پەیامی من بۆ خوێندکارانی پۆلی 12 ئەوەیە کە بەردەوام بن هەر لە سەرەتای خولی هاوینەوە تا کۆتایی پۆلی 12 هەوڵ بدەن و تێبکۆشن.